کۆمەڵی ئیسلامی دەیەوێت کێشە کۆمەڵایەتیەکان و پەردەپۆشکردنیان، کوشتنی هاوڵاتیان و داڵدەدانی تاوانبارەکان لەلایەن کەسایەتیە سەربازی و خێڵێکیەکانەوە لە دیوەخان و مەکتەبی کۆمەڵایەتی حیزبەکاندا لە چوارچێوەی یاسادا ڕێک بخات، چونکە کێشە و گرێوگۆڵیان بۆ ژیانی ئاسایی و نائارامی و دڵەڕاوکێیان بۆ هاوڵاتیان دروست کردووە. بۆ چارەسەرکردنی ئەو حاڵەتانەش کۆمەڵی ئیسلامی لە ڕێگەی کاراکردنی دامەزراوە دادوەریەکانەوە دەیەوێت چارەسەری کێشەکان لە دیوەخانەوە بگوازێتەوە بۆ دادگاکان. تەمە کێشەکانە بنە دوو بەشەوە، بەشێکیان حەقە، بەشێکیان ناحەقی و ناڕەواییە، دەستدرێژیە. ئەوانەی کەوا زیاتر دەستدرێژی ئەکەنە سەر خەڵکی و حەق و مافی خەڵک زەود ئەکەن و ماڵی خەڵک داگیر ئەکەن و خەڵک ئەکوژن بە ناڕەوا، بە هەمان شێوانش پەنا ئەبن بۆ ئەو لایەنانە لایەنی دەسەڵاتدار پەنایان ئەدەن. ئەمە کارێکی خراپ، وی لە کاتێکا لایەنەکان هەمیان بانگەشەی ئەوەکەن لەڵێن با دادگا سەروەر بێت، ئەبێ کێشەکان خۆی بگەڕێتەوە بۆ دادگا و دادوەرەکان فشار نەخرێتە سەریان بۆ ئەوەی کەوا بتوانن عەدالەت و دادپەروەری بەسەر ئەو کەسانەی کەوا جەریمەیان کردووە بچەسپێنن. بەهۆی چارەسەر نەکردنی کێشەکانەوە دەیان کەیسی تەقەکردن و کوشتن و کێشەی زەویزار ڕوویان لە کۆمەلگا کردووە. ئەوەش چەندین مافیا و بکوژی لە دەوری دیوەخانی کەسایەتیە کۆمەڵایەتی و سەربازیەکان کۆ کردوێتەوە. ڕۆژانەش هەواڵی پەلاماردان و ڕێگریەکانیان لە میدیاکانەوە بڵاو دەبێتەوە. کاندیدێکی کۆمەڵی ئیسلامی پێی وایە لاوازی ئەدای دادگا و دەستێوەردانی حیزب وای کردووە ڕۆڵی دیوەخان و مەکتەبی کۆمەڵایەتی حیزبەکان دەربکەوێت، بەڵام ئەوان دەیانەوێت لە ڕێگەی پەرلەمانەوە ڕۆڵ بۆ دادگا بگێڕنەوە. بەڕاستی هەتاوەکو ئێستا لە وڵاتەی ئێمەیە دادوەر ئازادانە کاری خۆی ناکە، هەچی کارێک هەیە لە مەسائلی تاوانە ئیلا سەیرەکەی حیزب دەستی تێوەر ئەدا، بەرپرسان دێن دەستی تێوەر ئەدان، هەر یەکە لە لایەکەوە بە کەیفی خۆی دەستی تێوەر ئەدا. ئەمە هۆکارێک بۆ ئەوەی کە خەڵک ناچار بووە پەنابڕێتە بەر سڵحی عەشایر. هێزی ئەمنی لەم وڵاتەیە پاڵپشت نییە بۆ دادوەرەکان، یعنی ناکرێ بەڕاستی لە شارێکی وەکو چەمچەماڵ، من نمونەی شارێکی بچکۆلەیە چەمچەماڵ نمونەتان بۆ دێنمەوە، 486 کەس فەرمانی دەستگیرکردنی هەیە لە بازاڕی چەمچەماڵە ئەسوڕێنەوە، هیچ کامیشان دەستگیر نەکراوە. کارنامەی 4 ساڵی داهاتووی کۆمەڵی ئیسلامی بۆ کاری پەرلەمان لە تەوەری پرسە کۆمەڵایەتیەکاندا پێداگری دەکات کە کێشە و تاوانەکانی کۆمەلگا دەبێت لە ڕێگەی یاسا و شەرعەوە چارەسەر بکرێت و نەک لە دیوەخان و مەکتەبی کۆمەڵایەتی حیزبەکاندا. بەو ئامانجەی کەسە ستەمکارەکان بە سزا بگەێنرێن و حیزب و کەسیش داڵدەیان نەدات. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.